سڵاوتان نەبێت. کەمێک پێشێستا فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانی بارگایکی پاکەکەیان لە ناحیەی ئاغجلەر کردووە. بەڕێوەبەری ناحیەی ئاغجلەر ڕایگەیاند کەمێک پێشێستا فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانی بارگایکی پاکەکەیان لە ناحیەی ئاغجلەر کردووە. ئاماژەی بەوەشدا بردومانەکە لە نێوان هەردوو گوندی جەلەمۆرد و دووتەقەڵ بووە. بەپێی زانیاریەکان بارگاکەی پاکەکە بە تەواوی سووتێنراوە لەگەڵ ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا تا ئێستا زیانە گیانیەکان نەزانراوە. بە جۆری و زانیاریانەی دەست شارپرێس کەوتون کەمێک لەمەوە بەرفڕۆکەکانی تورکیا سنووری ناحیەی ئاغجلەریان لە سنووری قەزای چەمچەماڵ بردومان کردووە و زیانێکی زۆریش هەیە. سەرچاوەیەک لە سنووری ناحیەی ئاغجلەر لە سنووری قەزای چەمچەماڵ تایبەت بە شارپرێسی ڕاگەاند. بەیانی ئەمڕۆ فڕۆکێکی بێفڕۆکەوانی تورکی لە نێوان هەردوو گوندی جەلەمۆرد و دووتەقەڵ دووجار بردومانی چڕی کردووە و بۆ هۆیەوە زەرەر و زیانێکی زۆری لێکەوتوتەوە. لای خۆشیەوە هێمن بەزات بەڕێوەبەری ناحیەی ئاغجلەر ئاشکرای کرد بەهۆی بردومانەکەی تورکیاوە ئۆتۆمبیلێک سوتاوە و ئاگریژ لە ناوچەکە کەوتوتەوە. لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی و هێزە ئەمنیەکان چوونەتە شوێنی ڕووداوەکە و دەستیان با لێکۆڵینەوە کردووە. بەوتەی بەڕێوەبەری ناحیەی ئاغجلەر تا ئێستا نازانرێت قوربانی گیانی هەیە یاخود نا. میدیای نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پاکەکەش ئاشکرای کردووە بردومانەکە لەلایەن تورکیاوە ئەنجام دراوە و کوژراوە و بریندار هەیە. هەرچەندە میدیای نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پاکەکە ئاشکرای کردووە بردومانەکە لەلایەن تورکیاوە ئەنجام دراوە و کوژراوە و بریندار هەیە. بەڵام بەڕێوەبەری ناحیەی ئاغجلەر ئاشکرای دەکات تا ئێستا ئاماری قوربانیەکان لەبەردەستانیە و نازانرێت قوربانی گیانی هەیە یاخود نا. مەلەکاتێکدا مانگی ئابی ساڵی ڕابردوو جارێکی دیکە فڕۆکەکانی تورکیا بردومانی گوندی سەیدانی خوارویان لە سنووری هەمان قەزا کردووە و زیانی لێکەوتوتەوە. بەردەوامیش فڕۆکەکانی تورکیا لە سنوورە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەسوڕێنەوە و هەندێک جار بردومانی بنکە و بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان دەکەن. لەلایەکی تریشەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیەکی باکووری کوردستان لە شاری سلێمانی کوژرا و نوێنەرایەتی هەدەپەش دەستی تۆمەتی بۆ دەستگای هەواڵگری تورکیا درێژ کرد.